ڕووداوی 11 سپتامبر وەک گۆڕانکاریەکی مێژوویی لە جیهاندا بابەتێکی تری بەنامەی ئەم ڕۆمانە. لە بەیانی 11 سپتامبری 2001 زاینیدا ئەمریکا وە جیهان بەگشتی شایەتی یەکێک لە ترسناکترین هێرشە ترۆریستیەکان بوون کە مێژوو بەخۆیەوە بینی بێتی. ئەم ڕووداوە نەک تەنها ژیانی هەزاران کەسی بێتاوانی لەناو برد بەڵکو ڕێڕەوی سیاسەت و پاراستنی نەتەوەی لە ئەمریکا و جیهاندا بە تەواوەتی گۆڕی. بەرەبەیانی 11 سپتامبری ساڵی 2001 زاینی 19 تێرۆریستی سەر بە ڕێکخراوی ئەلقاعیدە کە 15 کەسیان هەڵگری پاسپۆرتی سعودی بوون و دابەش ببوون بەسەر 4 دەستەدا 4 فڕۆکەیان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕفاند. 2 فڕۆکە ڕوویان کردە هەردوو تاوەری سەنتەری بازرگانی جیهانی و خۆیان پیاکێشاوی کە مەشهورە بە بورجە دووقلوەکان. فڕۆکەی سێم لەلایەن تەروریستەکانەوە بەرەو بارەگای وەزارەتی بەرگری ئەمریکا پێنتاگۆن ئاراستەکرا و خۆی کێشا بە باڵەخانەی پێنتاگۆندا. فڕۆکەی چوارەمیش لە ویلایەتی پێنسیلڤانیا لەلایەن فڕۆکە جەنگیەکانی ئەمریکاوە خرایە خوارەوە. لە ئەنجامدا سەرەڕای زیانە مادیەکان 2997 کەس گیانیان لەدەستا و 24 کەسیش بێسەر و شوێن و زیاتر لە 6,000 کەسی تر بریندار بوون. جۆرج دابلیو بوش سەرۆک وەزیری ئەو کاتی ببوورن سەرۆک کۆماری ئەو کاتی ئەمریکا بە خێرایی ڕێکخراوی ئەلقاعیدە و سەرۆکەکەی وسامە بن لادنی بە بەرپرس لە هێرشەکەدانا. کۆنگرێس یاسای بەکارهێنانی هێزی لە دژی بەڕێوەبەران و پلان داڕەژێرانی ڕووداوەکە دەرکرد کە دەسەڵاتی بەرینی سەربازیدایە دەست سەرۆک کۆمار. گۆڕانکاریەکانی جیهان دوای ئەم پەلامارە ئەمریکا لە یەکەم وەڵامدا بۆ پەلامارەکانی 11 سپتامبر بە ناوی بەرەنگاربوونەوەی تێرۆر یەکەم جار ئەفغانستانی کردە ئامانج. سەرۆکی ئەو کاتی ئەمریکا جۆرج بوش بەهۆیەوەی تاڵیبان ڕەتی کردەوە سەرکردەی ڕێکخراوی تێرۆریستی ئەلقاعیدا وسامە بن لادن ڕادەسی ئەمریکا بکات لە 7 ئۆکتۆبری 2001دا لەشکرکێشی بۆ ئەفغانستان ئەنجامدا و ڕژیمی تاڵیبانی ڕووخاند. دواتر حامید کارزای دەسەڵاتی لە ئەفغانستان گرتە دەست کە پەیوەندیەکی باشی لەگەڵ ڕۆژاوا هەبوو، بەڵام ئەم لەشکرکێشیە نەک هەر نەبووە هۆی لە ناوبردنی تێرۆر بەڵکو ئەفغانستانی کردە پەناگەیەکی ئارام بۆ ڕێکخراوە تێرۆریستیەکان لەوێ بە جۆرێک کە لەم لەشکرکێشیەدا زیاتر لە 6,000 هاوڵاتی مەدەنی و 3,000 سەربازی ئەمریکیش کوژران. دواتر داگیرکردنی عێراق. دوا بەدوای ئەفغانستان عێراق بووە ئامانجی دووەمی ئەمریکا. لە ڕۆژی 20 مانگی مارسی ساڵی 2003 زاینیدا ئەمریکا بە تۆمەتی بوونی چەکی کیمیایی هێرشی کردە سەر عێراق و حکوومەتی سەدام حوسێنی ڕووخاند. دوای ئەم داگیرکاریەی ئەمریکا عێراق بووە مەیدانی پێکدادانی مەسەبی و سەدان هەزار هاوڵاتی مەدەنی بەهۆیەوە کوژران بریندار و بێسەر و شوێن بوون لە وڵاتە. بەم شێوەیە عێراق بووە یەکێک لە ئاڵۆزترین و نائارامترین وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لانەی ڕێکخراوە تێرۆریستیەکان کە نوێترینیان ڕێکخراوی تێرۆریستی داعش بوو. بەدواوەدا باسێک بکەین لە ڕەوشی جیهانی نوێ. دوای پەلامارەکانی 11 سپتامبر نەک تەنها لە ئەمریکا بەڵکو لە تەواوی وڵاتانی جیهان ڕەوشی ئاسایشی نیشتمانی گۆڕانی بەسەرداهات و وڵاتان بودجەیەکی گەورەتریان بۆ لایەنی ئەمنی تەرخان کرد. هەیدی نەک تەنها چەکی کیمیایی و کۆمەڵکوژ بەڵکو هەموو ئۆتۆمبیل کەس و تەنانەت پاکەتێکی گومان لێکرا وەک هەڕەشەی تیرۆر لێکدانەوەی بۆ کرا. لە هەموو شوێنە گشتیەکان و بە تایبەت فڕۆکەخانەکاندا ڕێوشوێنی ئەمنی تونتر گیرانە بەر. بەم شێوەیە تێڕوانینێکی نوێ بۆ چەمکی ئاسایش لە تەواوی دنیا داهاتە ئاراوە. ڕووداوەکانی 11 سپتامبر بووە هۆی دروستبوونی شەپۆلێکی گەورەی کینە و ناڕەزایەتی دژبە مسلمانان لە وڵاتانی ڕۆژاوا و خۆڵبوونەوەی ئیسلامفۆبیا. بە تایبەت ئەم دیاردەیە لە قۆناغی دەسەڵاتگرتنە دەستی دۆناڵد ترامپ گەیشتە لووتکەی خۆی بە جۆرێک لە ڕۆژەکانی سەرەتای دەسەڵاتیدا گەشتکردنی هاوڵاتیانی ژمارەیەک لە وڵاتە ئیسلامیەکانی بۆ ئەمریکا قەدەغە کرد. ڕووداوی 11 سپتامبر نەک تەنها ئەمریکا بەڵکو تەواوی جیهانی گۆڕی. ئەو ڕۆژە بووە هۆی دروستبوونی سیاسەتە نوێیەکانی ئەمنیەتی نەتەوەیی، هەروەها
بووە سەرەتای دوو دەیە شەڕ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەو میراتە تا بە ئەمڕۆژ کاریگەری لەسەر سیاسەتی نێودەوڵەتی و ژیانی ڕۆژانەی خەڵکی ئاسایی هەیە. ئەم ڕووداوە وەک یەکێک لە گرنگترین خاڵە وەشچەرخانەکانی سەدەی 20 و ببورن سەدەی 21ەم لە مێژوودا دەمێنێتەوە کە ئەنجامەکانی هەتا بێ ئێستا بەردەوامە.